دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە هاتین لەگەڵ کەسی وەی دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە کتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم تەوقیفی مەشکان ڕێبەزانە بیر نەکەین پەیمانە ڕێبەزانی کوردستانیانەمانە ڕێبەزانی کوردستانیانەمانە سەرەتا شانزەی ئاب یادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان لە جەنابی سەرۆک بارزانی لە سەرجەم لە ماڵەی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە هەموو ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و هەموو ئەوانەشی کە بڕوایان بە پرسی نیشتیمانی و نەتەوەیی هەیە خەباتیان کردووە هزریان هەیە لەم ڕوانگە پیرۆزیان بێت. بە دڵنیاییەوە شانزەی ئاب لە مێژووی بزاوی ڕزگاری خوازی کوردستان ڕۆژێکی مێژووی دەگمەنە، چونکە لە شانزەی ئابی 46دا ڕێچکە و ڕێبازێک لە دایک بوو هاتە مەیدان کە لەسەر دوو پای ئەساسی دروست بوو. یەکێکیان پایەک لە پایەکانی پارتی دیموکراتی کوردستان خەباتی نیشتیمانی و نەتەوەیی بووە کە بەداخەوە بەشێکی زۆر لە شۆڕشەکانی کورد و کوردستان دوور بوون لە خەباتی ناسیۆنالیستی و نایانتوانیوە لە شۆڕشێکی لۆکاڵیەوە ببن بە شۆڕشێکی سەرتاسەری. پارتی دیموکراتی کوردستان ئەم تەوقەیشکان پایەی دووهەمیان پایەی دیموکراسی بوو. لە کاتێکدا کە پارتی دیموکراتی کوردستان لەدایک بوو چەمکی دیموکراسی زۆر ئاشنا نەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام پارتی هەر لە ناوەکەیەوە دیارە هات خەباتی دیموکراسی کرد بۆ ئەوەی کە دیموکراسیەت نەک تەنها وەکو دروشم بەڵکو ببێ بە کولتور، ببێ بە جۆرێک لە وشیاری. بۆیە لەدایکبوونی پارتی دیموکراتی کوردستان لە شانزەی ئابدا وەرچەرخانێکی مێژووی جۆری بوو لە بزاوی ڕزگاری خوازی کوردستاندا. بۆیە بۆ ئێمەی پارتیەکان مافی خۆمانە و هەموو ناسیۆنالیستەکانیش، هەموو ئەوانەی کە بڕوایان بە خەباتی نیشتیمانی و نەتەوەیی هەیە، ئەوانیش مافیانە شانازی بە شانزەی ئاب و بە پارتی دیموکراتی کوردستانەوە بکەین، چونکە پارتی ئەو ڕێچکە و ڕێبازە بووە کە مێژووی هەبووە، دەستکەوتی هەبووە، سەروەری هەبووە، سەرکردەی هەبووە و پارتی دیموکراتی کوردستان ئێستاشی هەیە. دوای نزیکەی 73 ساڵ لە تەمەن پارتی دیموکراتی کوردستان تاکە هێزە، تاکە پارتی سیاسیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە وەکو هێزی ژمارەیەک ماوەتەوە. وێنەی پارتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی نەماوە، تەنها پارتیە. نهێنی مانەوەی پارتی ئەساڵەتی پارتیە، نهێنی مانەوەی پارتی بوونیەتی لەسەر ڕاستەڕێی خەباتی شۆڕژگێڕی و نیشتیمان پەروەری. بۆیە پارتی ئێستای هەیە و پارتی خاوەنی استراتیژێکە کە ئایندەشی هەیە. بۆیە شانزەی ئاب ڕۆژێکی مێژووی، ڕۆژێکی پیرۆز لە بزاوی ڕزگاری خوازی کوردستان دەنرخێنرێ و حسابی بۆ دەکرێت. ئێمەش وەکو پارتیەکان دووبارەی دەکەمەوە مافی خۆمانەکە شانازی بۆ ڕۆژە و بە ڕێچکە و ڕێبازەکەمان بکەین کە ڕێبازی بارزانی نەمرە. ئێمە گرەومان لەسەر سەرکەوتنە، لەسەر هێنانەدی ئامانجەکانە، ئامانجی ڕێبازی پیرۆزی بارزانی نەمریش هێنانەدی دەوڵەتی سربەخۆیە بۆ خەڵکی کوردستان کە ئەمە جۆرێکە لە پرەنسیپەکانی ئێمە بە دڵنیاییەوە هیچ کاتێک لی پاشگەز نابینەوە. خەونی شەهیدانمان بە دروستکردنی دەوڵەتی کوردستان و بە هەڵکردنی ئاڵای کوردستان لە ناو نەتەوە یەکگرتوەکان دەهێنی نەدی. دووبارە پیرۆزە بە هیوای سەرکەوتن.
ئەگەر ئێمە هەڵوەستەیەک لەسەر قۆناغی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان بکەین بۆ دەرەکەوێت کە پارتی دیموکراتی کوردستان ساڵی 1946 کە دامەزرا دوای کۆتایی هاتنی شەڕی دووەمی جیهانی بوو کە ئەو کات بەرەی هاوپەیمانی کە بە حولەفا ناسرا بوون سەرکەوتنی بەدەست هێنا بەسەر بەرەی مەحوەر کە ئەو کاتە فاشستەکان و هەتلەری ئەڵمانی نازی سەرپەرشتیە کرد لەو قۆناغ زۆر هەستیارا بوو چەند مانگێک بەسەر ڕوخانی یەکەم کۆماری کوردی کە کۆماری مەهاباد و بەڕابەرایەتی پێشەوا قازی محەممەد تێپەڕی بوو لە قۆناغەتە پارتێکی کوردی بە ناوی پارتی دیموکراتی کوردستان دروست بوو کە وشەی دیموکراسی و دیموکراتی بۆ کاتە وشەیەکی نوێ بوو تاند بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژ ئاواش پێ ئاشنا نەبوون بێگومان ئەم دامەزراندنە و ئەو ناوەی کە هەڵی بژارد کاریگەری زۆر هەبوو دەنگدانە و ڕنگدانەوەیکی زۆر هەبوو چ لە ناوچەکە بە عام و لە جیهانش بەتایبەتی ئەو کاتە تەنانەت یەکێ لە تایبەتمەندەکانی ئەم پارتە ئەوە بوو کە خۆی قەتیس نەکردە تەنها لە چوارچێوەی ئەگەر ناوی بنین کوردستانی عێراق پەلی هاویر بۆ سەردەم بەشەکانی کەی کوردستان هەرچوار پارچەکەی بەدەر لەوەش لە بەشێکی زۆر لە شارەکانی عێراق کە بەشێکی زۆری عەرەبنشین بوون بەڵام ڕێژەی کوردی تیا بوو کەمی کوردی تیا بوو لەوێش ڕقسنی هەبوو هەر لە زاخەوە بکرێت تاکۆ کاتە بەسڕا ئەو کاتە بێگومان ئەم فراوانی ئەم حیزبە و دروستبوونی لەو قۆناغا بەڵام کاریگەریکی زۆر گەرێتەوە بۆ ڕابەری میلەتی کورد ئەو بارزانی نەمر کە سەرپەر یا دامەزرێنەر و ڕابەری ئەم پارتە بوو وەگەر ئێمە قۆناغەکانی ئەو حیزبە باسکەین و دەستکەوتەکانی ئەم حیزبە باسکەین و میلەتی کورد بێگومان پێویستمان بە کاتێکی زۆر دەبێت بەڵام ئەگەر ئێمە توان هەڵوەستە بکەین لەسەر چەند قۆناغی گرنگی ئەم دامەزرانی پارتیمان ئەویش بریتێ لەوەی کە یەکەم ڕابەرایەتی لەو قۆناغە ڕابەرایەتێکی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری میلەتی کوردیە کرد بۆ قۆناغ کە زۆر گرنگ بوو زۆر هەستیار بوو دووهەم ڕابەرایەتی شۆڕشێکی گەورەترین شۆڕشی میلەتی کورد کە شۆڕشی ئەیلولی مەزن بوو بە ڕابەرایەتی مستەفا بارزانی کە دەستکەوت یەکێ ئەتوان بڕین لە پڕ دەستکەوترین شۆڕش بوو لە بۆ کورد و بۆ ناوچەکەش دواتریش ڕابەرایەتی شۆڕشی گوڵان و دروستکردنی یا ڕابەرایەتی بۆ دروستکردنی بەرەی کوردستانی کە بێگومان سەرپەرشتی و سەرکردایەتی ڕاپەڕینی میلەتی کوردی کرد کە دەستکەوتی ئەم ڕاپەڕنیش بریتی بوو لە دروستکردنی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان و جێی فەخر و شانازی شەوەڕاستی کە ئێستش سەیرەکەین هەڤاڵان و سەرکردەکان و ڕەمزەکانی ئەم پارتن کە سەرکردایەتی و ڕابەرایەتی ئەم قۆناغی ئێستێش دەکەن چ لە هەرێمی کوردستان و چ لە حکومەتیش بێگومان ئێمە لێرەوە لەم یادە پیرۆزار لە ساڵیادی 73 ساڵی دامەزانی پارتیمان پیرۆزبایی گەرم لە ڕابەری میلەتی کورد جەنابی سەرۆک بارزانی و ڕێزداران کە نەشی بارزانی و کاک مەسوود بارزانی دەکەم سەرجەم هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و تاک بە تاکی ئەم پارتە تێکۆشەرە و ئینشاءڵڵا هەروە دەمێنێ و ڕابەرایەتی قۆناغەکانی داهاتوو میلەتیش دەکا کە بێگومان ئەگەر لەسەر ئاسی عێراقیش سەیری کە ئێستا بە گەورەترین پارت لە ڕووی ژمارەی بەڕێنەدان پەرلەمانەوە لەسەر ئاسی نەک کوردستان لەسەر ئاسی عێراقیش ژمار دەکرێت لەو سەردەمەی کە پارتی دیموکراتی کوردستان لەدایکە بێ بێگومان هەموو لایەگەزانن کە لە کاتێکی زۆر گرنگ و حەساسە بووە لەو کاتەیە بوو کە کورد ناومێدیەکی زۆر باڵی بەسەر منطقەی شەرقی ئەوسەد بەگشتی باڵی بەسەرا کێشا بوو و لەگەڵەوەشە لە کووردا دوای جەنگی جیهانی دووەم و دوای ئەوەی کە بە شێوازێکی عام لەم کاتەیە جیهان لە گۆڕانکاریەکی گرنگا بوو و شۆڕشی کوردستان لە
مەهاباد بۆ ڕۆژهەڵاتی کوردستان سەرکەوت بوو و گەیشت بووە ئەو قۆناغەی کە کۆماری کوردستانی تیا ڕابگەیەندرێ بۆیە لەو هەلومەرجە دروستبوونی پارتێک بە ناوی پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕێبەرایەتیکردن لە باشووری کوردستان گرنگیەکی مێژویی بوو و یەکخستنی چەند لایەنێک چەند گروپێک چەند هێزێکی سیاسی بوو لە ناو یەک هێزی سیاسیە بە ناوی پارتی دیموکراتی کوردستان بۆیە بەڕاستی لە دوای دروستبوون و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان ئەم گرنگیە زیاتر بە دەرکەوت و دەرکەوت کە کۆمەڵگای کوردی پێویستی بە حیزبێکە بە پارتێکی سیاسی شۆڕژگێڕی وەکو پارتی دیموکراتی کوردستان هەیە لەبەرەوەی دوایی دەرکەوت کە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان تەنها لەلایەنە شۆڕژگێڕەکەیەوە نەبوو بەڵکو چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی سیاسیەوە تەنانەت لە ڕووی دیبلۆماسی و پەیوەندیکردن بە جیهانی دەرەوە پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی کاریگەری بینی و تا گەیشتە ئەو ئاستەی حکوومەتی ئەو کاتەی عێراق بە گرنگیەکی زۆرەوە لە پارتی دیموکراتی ڕوانی بە تایبەتی لە ڕێبەری نەتەوەی و ڕزگاری خوازی گەلی کورد جەنابی مستەفا بارزانی هەر ئەوەش بووای کرد لە دوای سەرکەوتنی شۆڕشی عەبدولکەریم قاسم و هاتنە سەر حکومی ڕازی بوو یان قەراری ئەوەیدا کە جەنابی مەلا مستەفا بگەڕێتەوە بۆ کوردستان واتە ئەمە گرنگی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان بوو چ بۆ ناو کوردستان و چ بۆ عێراق و چ بۆ دەوروبەر بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر بمانەوێ باس لە دامەزراندن و یاخود لە دایکبوونی حیزبێکی ئاسایی بکەین لەوانەیە بە چەندی ڕێک کۆتایی بێ بەڵام حیزبێک کە نزیکەی 73 ساڵ لە ناو هەلومەرجی ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها عێراق لە سەردەمە جیاوازەکاندا چ لە سەردەمی مەلیکی چ لە سەردەمی حکمی بەعەز هەروەها پاش ڕوخانی حکمی بەعەز هەمان ئەقلیەتی شۆڤێنی عەرەبی کە یەک لە دوای یەک بە هەمان شێوە کێشەواستن بۆ کورد دروستکراوە تا کۆگەی نامڕۆ شتێکی جیاوازترە پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی بناغەیەکی وا پتەوی هەبوو لە سەرەتاوە بە شێوەیەکی ئەوەندە سیستەماتیک و ڕەگدا کوتراو لە ناو ناخی خەڵکی کوردستانە دامەزرا بۆیە تاکو ئێستا سەرڕای هەموو بارودۆخە نالەبارەکان سەرڕای هەموو کۆست و ئاستەنگەکان ئێستا ئێمە ئابینین ئەمڕۆ لە ڕووی جەماوەریەوە یەکەمین حیزب نەوەکو لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراقە حیزبێکی کوردی بتوانێت یەکەمین حیزب بێت لەسەر ئاستی عێراق ئەمە لە خۆڕانە هاتۆتە دیە بە دڵنیاییەوە ئەو قوربانی دانەی کە سەرکردایەتی ئەم حیزبە هەروەها دامەزرێنەری سەرەکی ئەم حیزبە جەنابی ڕەحمەتی مەلا مستەفای بارزانی دوا ئەوەش سەرکردایەتیەکانی تر بە هەمان شێوە حکمەتی جەنابی سەرۆک بارزانی پاش ئەوەی کە بووە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان تاکو بە ئەم ڕۆژ دەگات سەرڕای ئەم هەموو هەوراز و نشێو و ئاستەنگانە ئەمە کارێکی کردووە کە ئێمە بە شانازیەوە بتوانین بڵێن کە ئێمە کادر و ئەندامیە و حیزبین بەڕاستی ئێمە وەکوونەوەی ئاوارەی من وەکو خۆم کە باسی یەکەم شانزەی ئاب واتایەکی تری بۆ ئێمە هەیە ئێمە لە ئاوارەی گەشەمان کردووە لە ئاوارەی پەروەردە بووین بە نەفەسێکی شۆڕژگێڕی شانزەی ئاب بۆ ئێمە حەسرەتی دیداری باوکی پێشمەرگەمان بووە شانزەی ئاب بۆ ئێمە ئەو ئاستەنگانە بووە کە هاتۆتە بەربژێوی ژیانمان شانزەی ئاب بۆ ئێمە هاتنەوەی هەواڵی شەهیدبوونی پێشمەرگەیەک بووە لە ئۆردوگاکانە شانزەی ئاب بۆ ئێمە کۆمەڵێک بیرەوەری تاڵە
کە کۆمەڵە دەستکەوتی شیرینی لێکەوتۆتەوە. ڕاستە پاش نسکۆی شۆڕشی مەزنی ئەیلول کە بەو شێوەیە بە شێوەیەکی نێودەوڵەتی گەلە کۆمەیەک لە شۆڕشی ئەیلول کرا، ڕێژەیەکی زۆر خەڵکی کوردستان پێشمەرگانە هەم بە هەمان نەفەسی دامەزرانی سات و کاتی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان دوا پارتی دیموکراتی کوردستان و قیادە حەکیمەکەی کەوتن بۆ لەبەرەوەی دڵنیا بوون کە لە ئاوارەی و لە هەر شوێنێک بێ ئەگەر لەگەڵ ئەو قیادەیە بن بە دڵنیایی و ئایندەیان ڕوونە. ئێمە ئەو ساتانەمان بیر دێتەوە کە هەواڵی سەرکەوتنی پێشمەرگە لە شەڕە یەک لە دوایەکەکانە هەواڵی دەستکەوتە مەزنەکانی گەلی کورد پاش ڕاپەڕین خودی ڕاپەڕین پاش ڕوخانی ڕژێمی وەعەز ئەمانە بە دڵنیاوی ئەمە گەر بڕوانین وەکو پانۆرامایەکە یەک لە دوایەک دێتە بەرچاومان کە ئەمە لە هەموو قۆناغەکانە لە سەرجەم ئەو قۆناغانەیە جێپەنجەی دیاری پارتی دیموکراتی کوردستانی پێوە بووە. پارتی دیموکراتی کوردستان سەردەمانێک داڵدەدەری ئەحزابی معارەزەی عێراقی بوو کە ئێستا لێمان بوون بە خاوەنی عێراق و ئەوان منەتمان بەسەرا ئەفرۆشنەوە. پارتی دیموکراتی کوردستان یارمەتیدەری کۆماری مەهاباد بووە. پارتی دیموکراتی کوردستان هاوسۆز بووە لەگەڵ پارچەکانی تری کوردستانە، لەگەڵ ڕۆژهەڵاتە، لەگەڵ ڕۆژاوایە، لەگەڵ باشوورە. ئەو بارودۆخەی کە بەهۆی شەڕی داعشەوە بەسەر کوردستانە هات ئێمە وێڕای ئەو هەموو مەعاناتەی کە هەمان بوو خۆمان بە درێژایی سنوورەکانمان لەگەڵ داعش کە سنوورێک لە بینی ئێمە و حکوومەتی عێراقیانەما بوو هەمووی داعش بوو. سەرەڕای ئەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان خەمی برایان و خوشکانی خۆمان بوو لە کۆبانێ بۆ یەکەم جار لە مێژووە کە ئەوەش داستانی ڕێڕەوە مێژووەکەی وارزانی نەمرمانەیەنێتەوە یاد کە پێشمەرگە سنوورەکانی بڕی بۆ هاوکاریکردنی پارچەیەک لە جەستە و ڕۆحی کوردستان ئەوە بوو بینیمان کە کۆبانی مقاومەتی خۆی کرد بە هیمەتی خەمخۆری جەنابی سەرۆک بارزانی بۆ چونکە جەنابی سەرۆک بارزانی کەسایەتیەکی لۆکاڵی نییە، کەسایەتیەکە کە توانیوێتی لە هەموو پارچەکانی کوردستان و تەنانەت لە زۆربەی وڵاتانی دەرەوەش پێگە و سەنگی خۆی هەبێ وەکو مەرجەعێک سیر بکرێ. بۆیە ئەو خەمخۆریەی کە ئێمە بینیمان لە جەنابی سەرۆک بارزانی بۆ بەهاناوە چوونی کۆبانێ ئەوەمان دێنێتەوە بیر کە کاتی خۆی مەلا مستەفای بارزانی وەکو ژەنەراڵێک بە هانای کۆماری مەهاباتەوە چووکە لەوێ وەکو پێشمەرگەیەک دیفاعی لەو کۆمارە ساوایە کرد. بۆیە ئەمانە ئێمە ئەگەر بە وردی بڕوانین لە خۆڕە نەهاتۆ دەدی کۆمەڵە دەستکەوتی باشی لێبەدی هاتووە هەرچەند کە ئێمە لە هەندێک قۆناغەکان لە ڕێڕەوی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانەوە تاوەکو بە ئێستا بەدڵنیایەوە لە بەهێزی پارتی بووە کە پیلانی لێگێڕاوە، لە بەهێزی پارتی بووە کە دوژمنان چاویان بەوە هەڵ نەهاتووە کە پارتی بە بەهێزی ببینن. کۆمەڵێ ئاستەنگ، کۆمەڵێ خیانەت، کۆمەڵێ خەنجەر لە پشدان ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستان بۆتەوە. بەڵام هەمیشە ئەوەی کە خاڵی بەهێزی پارتیە ئەوەیە کە بەهێزتر لە ڕابردوو هەستاوەتەوە سەر پێ.
جهانا عاشقنا الأوكاس ويدم بيانا بياني كل بدين مروي جهانا شاف عليك داية وكل مدان لما يكم تقيلي مشكان ربا زانا بينا كين بيمانا ربا زاني كردستان يا لمانا ربا زاني كردستان يا لمانا ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستانی هێنایەکە ینی زەڕورەتێکی مێژووی بووە کوردستان ینی زۆر جار بوونە ئەلەکسەر کۆمپلێتی دروستبوونی پارتەکان زەڕورەتە ینی بەڵام هەر زەڕورەتەکان جیاوازە بەڵام ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان جیاکاتەوە لە پارتەکانی تر زەڕورەتێکی مێژووی بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد چونکە هەتاکو ئەو کاتە کورد خاوەنی هیچ شتێک نەبوو خاوەنی پارتێکی سیاسی نەبوو یەکەمین پارتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە لە باشووری کوردستان قسە لەسەرکەین کە دروست بوو بۆ بەرەو پێشبردننی ینی خەباتی گەلی کورد بوو پارتی دیموکراتی کوردستان ئەو کات کە لەسەر دەستی بارزانی نەمر دروست بوو تەمەنێکی دوور و درێژی هەیە بەڵام تەمەنە دوور و درێژەکەی چی هێشتێتیەوە ینی ئەم پارتەمە پرسیارێکی جدیە کابێ بیکەین ینی چی 73 ساڵ پارتێکی هێشتوتەوە بۆ بەهێزیەوە ئێستا ئەکرێ پارت مابێتەوە 100 ساڵ تەمەنی هەبێت بەڵام زۆر بچوو بووتەوە ینی وای لێ هاتووە تەنها بۆتە بەس ناوەکەی ماوە یاخود ڕێژێکی زۆر کەم لە ئەندام لایەنگری ماوە بەڵام پارتی بەهێزتر بوو ینی ئەبێ پرسیار بکەین چی وای لە پارتی کرد کە بەهێزتر بێت کە دوای 73 ساڵ ببێتە خاوەنی هێزێکی گەورەتر لەوەی کە پێشتر ژێ بووە پارتی توانیوتی خۆی بگونجێنێت ینی لەگەڵ کایەکانی بۆنە لەگەڵ مەرحلەکانی قۆناغی سیاسی گەلی کووردا چ لە شاخ چ لە شار و چ لە زەمەنی ئێستەی کە بەڕاستی کە لە دەسەڵاتە ینی لە حکومڕانیکردنە حکومڕانێکی سەرکەوتوو بووە بۆیە دوای 27 ساڵ تەمەن 28 ساڵ تەمەن ئەبینین کە ینی خەڵکی کوردستان متمانێکی زیاتری پێن ینی ئێستا ئەگەر بەراوردی بکەین بەراوردی کورسیەکانی پارتی بکەین بە 10 ساڵ پێشێستا 15 ساڵ پێشێستا ڕێژێکی زۆر زیاترە چ لە دەنگدەران چ لە لایەنگران چ لەو کەسانی کە متمانیان پێیە ئەمە چی وای کردووە ئەمە لەو قۆناغا کە باسمان کە لە قۆناغی ڕابواردووە خەباتە چەکدارەکەی یا خەباتە سیاسێکی کە چۆن توانیوێتی وا بکە کە متمانەی ینی خەڵکی کوردستان بەدەستبێنەوە بۆ ئێستەشی کە مەرحەلەی بمنە حکومڕانیە ئاوەدانیە سەقامگیریە خۆشگوزەرانیە یعنی ئەمە ناکرێت بڵێن 100% هەموو شتەکان تەواو چونکە بەڕاستی 27 ساڵ و 28 ساڵی تەمەنی حکومڕانی ڕەنگ بێ بڵێن ڕقەم لامان گەورە بێ بەڵام تۆ لە سفرەوە دەست پێ بکەی ڕقەمێکی گەورە نییە ینی تەمەنێکی زۆر نییە بتوانی هەموو شتێک وەکو خۆی لێ بکە یاخود چونکە هیچ کۆمەڵگەیەک شاوە نەبووە کە بۆمە ئەوەی کە خەڵک خەونی بۆ ئەخوازی ینی ئەوەی کە خەڵک ینی وێنایەکە لە بەرچاوی خۆیان بتوانێت دەستەبەری کە ینی بەڵام تۆ نزیک بینەوە لەوەی کە بوونە چی بۆ هاوڵاتیان بکرێ یاخود نزیک بینەوە لەو نەو ینی بەشێکی خەونەکان بەشێکی خۆشگوزەرانیەکانان بڵێ ئەوەی کە خەڵک دایمەن وێنای گەورەتر بۆ خۆیەکات پارتی توانێتی ئەمانە بەشێکی زۆری بکات توانێتی وە ئومێدی ژەکەین کە باشتر بکات ینی ئێمە تەسەورەکەین و ئومێدی ژەکەین و ئینشەڵا بۆ شێوەشە بێت کە 10 ساڵی ئایندا 10 ساڵێکی باشتر بێت یعنی ئەوانەی کە ئێستا متمانیان پێ هەبووە و پەشیمان نەبن لەو متمانەیە و ئەوانەشی کە متمانیان پێ نەبووە ینی بە کار و چالاکیەکانی یاخود بە ئەو پرۆژانی کە بوونە ئەی کات بۆ خۆشگوزەرانی خەڵک ئەمانش متمانەی پێ بکەن. بێگومان بارودۆخی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان بارودۆخێکی گونجاو بوو یعنی پارتی دیموکراتی کوردستان لە سەردەم و زروف و بارودۆخێکا دامەزرا کە کوردستان پێویستی بە پارتێکی نەتەوەیی نیشتیمانی بوو
چکە پێش پارتی دیموکراتی کوردستان هەندێک ئەحزاب و پارتی دیکە هەبوون بەڵام ئەوانە زیاتر پارتی چەپ بوون یعنی لەژێر کاریگەری حیزبی شیوعی و بیر و باوەڕی شیوعێدا بوون و ئەوانە کەمتر بەلای بیر و باوەڕی کورتپەروەری و بەلای کوردایەتیدا دەچوون بۆیە لەو زروفەدا دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان بۆ بارودۆخی کوردستان بارودۆخێکی گونجاو بوو و پارتی ضرورەتێکی مێژوویی بوو کە دامەزرێ و ئەم پارتەش بێگومان لە سەردەمی کۆماری مەهابادە سەردەمی با بڵێن کۆتایی هاتنی شەڕی دووەمی جیهانیدا دامەزراوە لە کۆتایی هاتنی شەڕی دووەمی جیهانیدا نەتەوەکان خەباتیانە کرد بۆ ئەوەی کە دەوڵەت دروست بکەن و کیانی خۆیان و شوناسی خۆیان جیا بکەنەوە لە نەتەوە سەردەستەکان بۆیە کوردیش پێویست بوو پارتێکدا بمەزرێنێ کە ئەم پارتە کار لەسەر شوناسی نەتەوەیی بکە و کار لەسەرەوە بکە کە ناسنامەیەک بۆ کوردبوون و بۆ کوردایەتی دروست بکە بێگومان لەو سەردەمەدا کە پارتی دیموکراتی کوردستان دامەزرا کارێکی زۆری لەسەر ئەوە کرد ینی کارێکی زۆری لەسەر تۆخکردنەوەی شوناسی نەتەوەیی کرد و کارێکی زۆری لەسەر هۆشیارکردنەوەی کورد کرد بە بیر و باوەڕی کوردایەتی و ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە زیندووکردنەوەی یان با بڵێن هەستی نەتەوایەتی لای کورد کە بەشێک لەو بەشێک لە کورد ینی ئەو هەستەیان با بڵێن خامۆش بوو یان لە دەستیان نابوو بۆیە بە درێژایی مێژوو پارتی ڕۆڵێکی گرنگی بینی بە تایبەتی بە سەرکردایەتی بارزانی نەمرکاو بۆ خۆی جگە لەوەی کە کەسێکی حیزبی بوو و سەرکردەیەکی ئازا و شۆڕژێڕ و بەناوبانیش بوو لە خەباتی سەربازیدا خۆی ئەوە چەند هۆکارێکی یەکێ لە هۆکارەکانەوەی بەشێکی زۆری پارتیەکان بۆ بەرژەوەندی پارتی نین یعنی دوای هەریەکە هۆکارێک لە هۆکارێکی هەیە کە بێتە پارتی هەیە بە هۆکاری مێژوویە کە هەر لە سەرتاوە لە شۆڕشی ئەیلوولەوە بە تایبەتی کە لە شۆڕشی ئەیلوولا لە ١٩٠ خەڵک پارتی بووە هەم لە ناو شۆڕشی ئەیلوولا هەم وەکو حیزب پارتی بۆ و ئینتیمای بۆ پارتی هەبوو خۆشەویستی بۆ سەرکردەکانی پارتی و بە تایبەتی بۆ سەرۆک مستەفا بارزانی هەبووە و ئەمە جیل لە دوای جیل ئەم خۆشەویستی و مەحەبەتە گواسراوەتەوە بۆیە خەڵکێکەیە وەکو ئەڵێن قسەیەکەی ئەڵێن بە ویراسی پارتیە بەشێک لەو پارتیانە بە ویراسی پارتین بەشێکی تر هەیە کە قوربانیکی زۆری یاوە پێشمەرگە بۆ لە پێناوی پارتیاوە بۆ ڕێزگرتن لە ڕابردووی خۆی و لە خەبات و قوربانیدانی خۆی بە پارتێتی ماوەتەوە و ئەو حیزبەی کە خەباتی بۆ کردووە بێگومان خۆشەوێ کەسێک ئەگەر ماندوو بێت بۆ دروستکردنی خانوویەک خانوەکەی خۆی خۆشەوێت دڵی نابی فرۆشێت جاوەرە بۆ حیزبێک کە تۆ قوربانی بە گیان و بە ماڵ قوربانی بۆدەی بۆیە بەشێکی کەش لەو پارتیانە بێگومان ئەم خۆشەویستیە بۆ حیزبێک کە خەباتیان بۆ کردەوە بەشێکی تر قوربانیان داوە لەسەر پارتی مەسەلا شەهیدیان ناوە ماڵ وێرانیان چەشتووە ئازار و عەزیێتیان چەشتووە ئیهانەکراون سوکایەتیان پێکراوە ئەم بەشەی تریش پارتیان خۆشەوێ و متەمەسیکن بە پارتیەوە لەبەر ئەوەی کە زەحمەتیان لەسەر کێژە ینی لەسەری عەزیێتیان کێشاوە و بەشەکەی تریشی پێی وایە کە پارتی ئەو حیزبەیە کە مساومە لەسەر مافەکانی ناکە و حیزبێکە هەمیشە بە سابتی ماوەتەوە سیاسەتی ڕوونە لەگەڵ دەرەوەی خۆی لەگەڵ ناوەوەی خۆی سیاسەتێکی ڕوونەکە و تەلاعوب بە یاری بە چارەنووسی میلەتەکەی بە مافی میلەتەکەی ناکە بۆیە ئەو خەڵکە وەکو مەبدە وەکو بیر و باوەڕ متمانیان بەم حیزبە هەیە و پێیان وایە پارتی حیزبێکە کە ئەگەر قەرار بێ کورد بگاتە ئامانجی سەربەخۆی ئەوەی کە ئەیگەێنێت ئامانی سەربەخۆی پارتی دیموکراتی کوردستانە سەرەتا بێگومان پیرۆزبایی ساڵاتی دامەزراندنی حیزبمان حیزبی پارتی دیموکراتی کوردستان ئاراستەی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی دەکەم پیرۆزبایی لە هەموو بنەماڵی سەربەرزی شەهیدان ئەەکەم بێگومان لە سەرجەم هەواڵان و جەماوەری حیزبمان کە پارتی دیموکراتی کوردستانە بێگومان ئەم حیزبە ئێستا لە چاوپێکەوتنێکی وایە لە لێدوانێکی وەها کورتتا تۆ ناتوانانی مێژوویەکی دوور و درێژی پڕ لە خەبات و سەروەری و دەستکەوت بەم خێراییە باس بکەیت بەڵام ئەتوانم ئاماژە لێرە و لەوێ بە چەند محەڵەیەک بە چەند وەزگەیەکی گرنگی ئەم حیزبە بم سەرەتا لە دروستبوونیەوانی ئەم حیزبە بۆ چەترێک بۆ کۆکردنەوەی هەموو کورت لەم بەشەیە لە کوردستانی عێراقا کە پێی ئەڵێن ئێستا شکر بەخوا کە هەر زیاتر دەتوانم بڵێم دەستکەوتی حیزبمان پارتی دیموکراتی کوردستان بۆ کە ئێستا ئێمە خاوەنی هەرێمێکین لە سیستەمێکی فیدراالیە لە عێراقا
ئەم حیزبە هەروکو سەرەتاوتم کە دروست بوو ئەگەر هەڵگەڕێنەوەی سەر مێژووی ئەمە حیزبەمان ضرورێتێکی بڵێن ئەو کاتە بوو کە ئەوایە دابمەزراوایە ئەم حیزبە کە داژمەزرا هەموو ئارائێک و هەموو بیر و بۆچوونێک و هەموو چین و توێژێکی گرتە خۆی و بۆ نوێنەر و بۆ قسەکەر و بۆ ئەو کەناڵەی کە هەموو کورد ئەیتوانی یا با بڵێن خواست و داواکاریەکانی ئەیتوانی لەم حیزبەیە چۆن نەڵی ببینێتەوانی و ئاوێتەی ببێ. Kurdistan yana mana